ئەم کاتتان باش بینەرانی عزیز لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ. بەیانیەی سیویەک ڕێکخراوی مافی مرۆڤ بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، ڕێزلێنان لە یادی گیان بەخکردوانی ژینگە لە کامیێران و ئاگرێ، بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی محەممەد حەسەنزادە لەلایەن ئازادی خوازانی بۆکان، گیان لە دەستان و برینداربوونی 5 کرێکار لە کرماشان، کرمان و تاران، دەست بەسەرکردنی تەها ڕەسوڵیان لە پیرانشار، چالاکی کوردستانیان بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی دەستی داعش لە شەنگەل و ئوروپا، کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی پارسواگۆن لە عێراق و درێژەی مانگرتنی پەرستەران لە کەرەج و بەندەرعەباس. درێژەی هەواڵەکان. بەیانیەی سیویەک ڕێکخراوی مافی مرۆڤ بۆ پشتیوانی لە شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی، ڕۆژی شەممە 13 گەلاوێژ سیویەک ڕێکخراوی نێودەوڵەتی و ناوچەیی مافی مرۆڤ و مافی ژنان لە بەیاننامەیەکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی بوون. ئەو سیویەک ڕێکخراوە لە بەیاننامەکەیاندا ئاماژەیان بە 45 ساڵ سەرکوتی خەڵکی ئێران لەلایەن کۆماری ئیسلامیەوە کرد و خوازیاری کۆتایی هێنان بە سەرکوتی سیستەماتیکی ژنان و هەڵوەشاندنەوەی سزای سێدارە بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا سەرەڕای ڕێزگرتن لە کار و چالاکیەکانی شەریفە محەممەدی و پەخشان عەزیزی داوا کراوە کە هەموو ئەو تۆمەتە بێبنەمایانەی بەسەر ئەو دوو چالاکە کرێکاری و مەدەنیەدا سەپێنراوە هەڵوەشێتەوە و بە زووترین کات ئازاد بکرێت. ڕێزلێنان لە یادی گیانبەخکردوانی ژینگە لە کامیێران و ئاگری، ڕۆژی شەممە 13 گەلاوێژ کۆمەڵێک لە شاخەوانانی خەڵکی کامیێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە مەبەستی ڕێزلێنان لە یادی قوربانیانی پاراستنی ژینگە بەسەر چیاکانی ئەواڵان و ئاگریدا هەڵکشان. بە پێی ویدیۆیانە بەدەستمان گەیشتووە شاخەوانان و ژینگە دۆستانی کامیێران بۆ ڕێزگرتن لە یادی کاک ئیسماعیل کەریمی بەسەر چیای ئەواڵاندا سەرکەوتون و یادی هەموو گیانبەخکردوانی پاراستنی ژینگای کوردستانیان بەرزڕاگرتووە. لە چالاکی دووهەمدا وریا قادری هاوڕێ لەگەڵ گروپی شاخەوانی زاگرۆسی بانە بەسەر چیای بەرزی ئاگری لە باکووری کوردستان هەڵکشان و بە بەدەستەوەگرتنی پلاکار یادی شەریف باجوەر، ئومید کوونەپۆشی ببورن ئومید کۆنەپۆشی و هاوڕێیانیان بەرزڕاگرت. بەرزڕاگرتنی یادی لەدایکبوونی محەممەد حەسەنزادە لەلایەن ئازادی خوازانی بۆکان، 9 گەلاوێژ ڕۆژی لەدایکبوونی محەممەد حەسەنزادە یەکێک لە گیانبەخکردوانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بوو و کۆمەڵێک لە ئازادی خوازانی بۆکان لە مەراسمێکدا ڕێزیان لە بنەماڵەی حەسەنزادە و هەموو گیانبەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەریدا کرد. هاوکات لەگەڵ یادی ڕۆژی لەدایکبوونی محەممەد حەسەنزادە، هێز ئەمنیەتیەکانی ڕژیم هەڵیان کوتایە سەر ماڵی باوکی ئەو گیانبەخکردووە و بە شێوەیەکی درەندانە باوک و خوشکیان دەست بەسەر کرد. ئەحمەد حەسەنزادە باوکی محەممەد بە دانانی بارەمتەی 4 ملیار تمەنی بە شێوەی کاتی ئازاد کرا، بەڵام دوای 5 ڕۆژ لە ڕفاندنی سولماس حەسەنزادە زانیاریەک لەسەر شارەنووسی لە بەردەستان نییە و لە پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. یان لە دەستان و برینداربوونی 5 کرێکار لە کرماشان و کرمان و تاران، ڕۆژی شەممە 13 گەلاوێژ 5 کرێکار لە شارەکانی کرماشان، تاران و زەرەندی کرمان بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کار تووشی ڕوودا و هاتن و بەهۆیەوە 4 کرێکار گیانیان لەدەستا و کرێکارێک بە سەختی بریندار بوو. بە پێی زانیاریەکان تانکرێکی سوتەمەنی لە شاری کرماشان تەقیوەتەوە و بەهۆیەوە 2 کرێکاری جۆشکار دەست بەجێ گیانیان لەدەستەوە و شۆفری بارهەڵگرێکیش بە سەختی بریندار بووە. لە شاری تاران کرێکارێکی شاغڵ لە بینایەکی نیوەکارە لە شەقامی خاوەر شاری تاران بەهۆی ئاگرگرتنی ژووری نیگەهبانی گیانی لەدەستاوە. لە هەواڵێکی دیکەدا شۆفری لۆدرێک لە معدەنی زەرەند لە کاتی کارکردندا کەوتوتە نێو دۆڵێک و وەی گیانی بەخت کردووە. دەست بەسەرکردنی تەها ڕەسوڵیان لە پیرانشار، ڕۆژی شەممە 13 گەلاوێژ شارۆمەندێکی خەڵکی پیرانشار بە ناوی تەها ڕەسوڵیان بە مەبەستی تێپەڕکردنی حکمی زیندانەکەی دەست بەسەر و ڕەوانەی زیندانی نەغەدەکراوە.
ڕۆژی هەشتی بەفرانباری 1401 هێزە ئەمنیەتیەکانی شاری پیرانشار تەها ڕەسوڵیان لە ڕەوتی ناڕزایەتیەکانی شۆڕشی ژینە دەست بەسەر کرد. ئەو هاوڵاتیە مانگی ڕەشەمەی هەمان ساڵ بە دانانی وەسیقا ئازادکرا. تەها ڕەسوڵیان لەلایەن لەقی یەکی دادگای ئینقلابی مەهاباد بە تۆمەتی ئەندامەتی لە یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم و هەوڵی تێکدانی ئاسایشی وڵات بە 7 ساڵ و 10 مانگ زیندان مەحکوم کرا. بەڵام حکومەکەی بە پێی یاسای کۆکردنەوەی سزاکان بۆ 3 ساڵ و 7 مانگ کەم کرایەوە. ناوبراو لە پەروەندەیەکی دیکەدا لەلایەن دادگای ئینقلابی پیرانشارەوە بە تۆمەتی تێکدانی ئاسایشی گشتی بە 3 مانگ زیندان و 40 زەربە شەلاق مەحکوم کراوە. چالاکی کوردستانیان بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی دەستی داعش لە شەنگاڵ و ئوروپا. ڕۆژی شەمە 3 ئاگۆستی 2024 کوردستانیان لە شەنگاڵ، ڕۆژاوای کوردستان و چەند وڵاتی ئوروپایی لە چەند چالاکی جیاجیادا یادی قوربانیانی دەستی داعشیان بەرز ڕاگرت. بە پێی راپۆرتەکان خەڵکی شەنگاڵ و هەرێمی کوردستان لە ڕێپێوانێکی گەورەدا لە شەنگاڵ ڕێزیان لە یادی هەموو قوربانیانی دەستی داعش گرت و خوازیاری سەرنجدان بە کێشەوگرفتی کوردانی ئیزەدی بوون. لەلایەکی دیکەوە کوردستانیان لە نۆروێژ، سوید، ئاڵمان، سویز، دانمارک و فەرەنسا لە چەند چالاکی جیاجیادا نەفرەت و تووڕەیی خۆیان لە فاشیزمی مەسەبی نیشاندا و ڕێزیان لە یادی گیان بەخکردوانی هێرشی داعش بۆ سەر کوردانی ئیزەدی کرد. بەشداربوانی ئەو چالاکیانە داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد چارەنووسی بێسەر و شوێنکراوانی دەستی داعش ڕوون بکرێتەوە، ئەمنیەت بۆ کوردانی ئیزەدی دابین بکرێت و بۆ ئەوەی بگەڕێنەوە زێدی خۆیان. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی پارسواگۆن لە عێراق. کرێکارانی شاغڵ لە شرکەتی پارسواگۆنی عێراق ڕۆژی شەمە 13 گەلاوێژ بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. شرکەتی پارسواگۆن 1170 کرێکاری هەیە، بەڵام لە مەزایە بێبەشکراون و حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پەرداخ ناکرێت. سەرەتای دەستپێکی ناڕزایەتی کرێکارانی ئەو شرکەتە ڕۆژی 4 گەلاوێژی ئەم ساڵ بوو. کرێکاران لە ئاست بێکارکردنی چەند هاوڕەکانیان ببورن چەند هاوکاریان مانیان گرت و خاوەنکار ناچار بوو کرێکارانی لەسەر کار دەرکراو بگەڕێنێتەوە سەر کارەکانیان. ئێستا کرێکاران داوا دەکەن ئاستی حەقدەستەکانیان بڕواتە سەرەوە و لە کاتی خۆیدا پەرداخ بکرێت. ناڕازیان هەروەها خوازیاری تەزمینی ئەمنیەتی پیشەی و بیمەی دەرمانی کارامە بوون. درێژەی مانگرتنی پەرستەران لە کەرەج و بەندەرعەباس. ڕۆژی شەمە 13 گەلاوێژ پەرستەرانی چەند نەخۆشخانە لە کەرەج و بەندەرعەباس بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەی و مایشەتی درێژەیان بە مانگرتندا. بە پێی راپۆرتەکان بەڕێوەبەرەتی نەخۆشخانەکانی کەرەج و بەندەرعەباس لە جیاتی کادری دەرمانی مانگرت و خوێندکارانی زانکۆی پزیشکی و سوپەروایزەرەکانیان داناوە کە ئەزمونێکی باشیان لە بەشی دەرماندا نییە و خەڵک لە ئاز نەبوونی خزمەتگوزاری ناڕازین. پەرستەران و کادری دەرمانیەران خوازیاری زیادکردنی ئاستی حەقدەست، کەمکردنەوەی ساعاتی کار، پێدانی زافەکاری، چۆنەسەرەوەی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەی، دامەزراندنی هێزی کاری نوێ و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. پەیوەستبوونی کێشاوەرزانی ناوچەی زیار بە مانگرتنی جوتیارانی ئیسفەهان. ڕۆژی شەمە 13 گەلاوێژ کێشاوەرزانی ناوچەی زیاری ئیسفەهان بە تراکتۆرەکانیانەوە پەیوەست بە مانگرتنی جوتیارانی ئەو پارێزگایە بوون. ڕۆژ لە دوای ڕۆژ مانگرتنی کێشاوەرزانی ئیسفەهان گەورەتر و بەرینتر دەبێت. کێشاوەرزانی ناڕازی لە مەیدانی خوراسگان مانیان گرتووە و بە هەڵدانی خێوت ناڕزایەتی خۆیان لە ئاز نەدانی حەقئاوە نیشانداوە. کێشاوەرزان داوا دەکەن حەقئاوەی زایەندە ڕوودیان پێ بدرێت و قەرەبووی زیانەکانیان بکرێتەوە. بێبەریکردنی 37 بەندکراوی ژنی زیندانی ئێڤین لە مافەکانیان. ڕۆژی شەمە 13 گەلاوێژ گۆڵڕۆخ ئیریایی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ئێڤین لە ئەکاونتی تایبەتی خۆیدا ڕایگەیان 37 بەندکراوی سیاسی ژنی ئەو بەندیخانەیە لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون. بە پێی زانیاریەکان بەرپرسانی زیندانی ئێڤین ئەو 37 بەندکراوەیان بەهۆی مانگرتنی ڕۆژانی 3 و 6 گەلاوێژ دژ بە سەپاندنی سزایەدام بەسەر پەخشان عەزیزی و شەریفە موحەممەدی، هەروەها بەرزکردنەوەی دروشم دژ بە حکوومەت لە مافە سەرەتاییەکانیان بێبەش کردووە. لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانی خوڕەماوە.
بەیانی ڕۆژی شەمە 11 گەلاوێژ حکمی ئەعدامی دوو بەندکراو بە ناوەکانی ئەحمەد ڕەزا تونی و مالک ئەشتەر لە زیندانی پارسێلۆنی خوڕەماوە جێبەجێکرا. بەپێی راپۆرتەکان ئەو دوو بەندکراوە خەڵکی شاری دسفۆلی سەر بە پارێزگای خوزستان بوون و چەند ساڵ لەوەبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بەعدام محکوم کرابوون. پێشتر و لە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە دوو بەندکراوی دیکە لە زیندانی خوڕەماوە بە هەمان تۆمەت ئێعدام کرابوون کە ناسناویان یەکێکیان بریتی بوو لە حامد پارسە. هەروەها بەندکراوێک بە ناوی کازم فاتحی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانی ئەسفەهان لە سێدەرەدراوە. جێگەی ئاماژەیە کە کۆماری ئیسلامی لە 7 مانگی ڕابردووی ساڵی 2024دا بەلانی کەم 300 کەسی لە سێدەرەداوە. و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخواز لە ئێران و سوید دوایین هەواڵمانە. ڕۆژی شەمە 11 گەلاوێژ ئێرانیانی ئازادیخواز لە فراnkفورتی ئاڵمان و ستۆکۆڵمی سوید دژ بە سزای ئەعدام لە ئێران کۆبوونەوە. کارزاری نابۆی ئەعدامی شەمەی هەموو هەفتەیەک لە چەند وڵاتی ئەوروپایی بەڕێوە دەچێت. بەپێی وێنەوەی دوانەی بە دەستمان گەشتووە ئێرانیانی ئازادیخواز بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی محکوم بە ئەعدام و وتنەوەی دروشم دژ بە کۆماری ئیسلامی خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام و ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. بینەرانی عەزیز هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوەر بشین.